وەڵامدانەوەی پرسیارە سەردەمیەکان بەرجی دووەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. شەیتان کە دەزانێت دەخرێتە دۆزەخەوە بۆچی سوورە لەسەر کافربوون. شەیتان لە ڕووی واتای وشەوە واتە دەرکراو لە دەرگانەی خوا، واتە دوورخراوە لە سۆز و بەزەیی خوا، واتە ئەو کەسەی گشت دەرفەتەکانی لە دژی خۆی بەکارهێنا و واتە ئەو زەرەرمەندەی لە جێی قازانج زیانی بەخۆی گەیاند و زەرەری کرد. ئەو لەم حاڵەتەیدا قوربانی بازنەیەکی بەتاڵە کە بە ئەندازەیەک دوورکەوتوێتەوە ناتوانێت حەق وەربگرێت و تێی بگات. لێرەدا با سەرنجتان بۆ شتێک ڕابکێشم. دەستەواژەی بازنەی داخراوی خراپەکاری تۆزێک جیاواز لە واتە پزیشکیەکەی بەکاردەهێنین. نمونەیەکی پزیشکی بازنەی بەتاڵ ئەو حاڵەتەیە کە مەراق و قەلەقی باوبژەی ناوسکۆڕی خۆڵە دروست دەکات و باوبژەیش دەبێتە هۆی ئەوەی کەسەکە مەراقێکی زیاتری بۆ دروست ببێت. ئیدی بەم شێوەیە بازنەیەکی داخراوی خراپەکاری دروست دەبێت و بەردەوام دەبێت. شەیتان لە سەرەتادا تووشی لە خۆبایی بوون و خۆبەزلزانین بوو. بۆ نمونە گوتوویەتی قال أنا خير منه من لەو چاکترم، کە ئەم بیرکردنەوە شەیتانیە وەک مشت و مڕکردن یەکەم خولی بازنە بەتاڵەکەی دروست کردووە و بەمە یەکەم هەنگاوی بەرەو جێژەڵ و کە ترسناکەکە هەڵناوە و بە قوڕی بەهانەهێنانەوەش هەموو دەلاقەکانی داوای لێخۆشببوونی سواغ داوە. لێرەدا سەرەتا خۆ بە دڵبوونێکی ناوەچی هەیە کە دواتر وەک خۆ بەزلزانین دەردەکەوێت و بەمەش یەکەم زنجیرەی بازنەی داخراوی خراپەکاری دروست دەبێت. شەیتان تاوان دەکات و حەزرەتی ئادەمیش هەڵەیەک دەکات. ئەو دەست بۆ ئەو میوەیە دەبات کە لێی قەدەغە کراوە، بەڵام حەزرەتی ئادەم کاتێک لە شتەکە تێدەگات یەکسەر چۆکدا دەدات و دەڵێت قال ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. گوتیان پەروەردگارە ئێمە ستەممان لە خۆمان کرد، خۆ ئەگەر لێمان خۆش نەبیت و بەزەیت پێماندا نێتەوە ئەوە بەڕاستی ئێمە سوێن بەخوا لە خەسارەتمەند و زەرەرمەندانین. ئەم داوای لێخۆشبوونە ڕێگری دەکات لەوەی بازنەی داخراوی خراپەکاری بۆ حەزرەتی ئادەم دروست ببێت و حەزرەتی ئادەم ڕزگاری دەبێت. بەڵام شەیتان بە بەهانە شەیتانیەکان بەردەوام بەرگری لە نەفسی خۆی دەکرد و لە بەرامبەر ئەو ئاگاداریانەوە کە پێی دەدرا هەرگیز دانی بەکەم و کوڕیەکەی خۆیدان نەناو بەگوتنی من لەو چاکترم لە ناوچوو. دواتریش بووە گەورەترین دوژمنی ئادەمیزاد. تەماشای بکەن کاتێک دەڵێت قال فبعزتك لأغوينهم أجمعين. سوێن بەدەسەڵاتی بێسنوورت سەر لە بەریان گومڕا و سەرگەردان دەکەم. هەروەها لە ئاەتێکی دیکەدا هاتووە کە گوتوویەتی ثم لآتينهم من بين أيديهم ومن خلفهم وعن أيمانهم وعن شمائلهم ولا تجد أكثرهم شاكرين. باشان سوێن بەخوا لە بەردەمیانەوە لە پشتیانەوە لە لای ڕاستیانەوە لە لای چەپیانەوە بۆیان دێم و دەبینیت کە زۆربەیان سوپاسگوزار نابن، واتە هەمیشە سپڵە دەبن، واتە نیعمەتەکانی تۆ دەخۆن و عەبدایەتی بۆ کەسانی دیکە دەکەن، واتە لە نێو نیعمەتەکانتدا مەلە دەکەن و تۆ ناناسن. قورئانی پیرۆز لە چەند شوێنێکی دیکەشدا ئەم دوێ لۆیەی شەیتان و دوژمنایەتی لەگەڵ ئادەمیزاد و یاخیبوونی لە خوای گەورە باز دەکات. ئەم یاخیبوونەی ئەو ئەنجامەی لێکەوتەوە کە لەلایەن خوای گەورەوە دەرکرا. کاتێک ئەو گوتی من لەو چاکترم، خوای گەورە لە بەرامبەر ئەمەوە فەرمووی هەمووتان دابەزنە خوارەوە و دووری خستنەوە، هەمووتان دابەزنە خوارەوە و دووری خستنەوە. لەلایەکەوە ئەو بەهانانەی کە لە تاوانەکەی گەورەتر بوون، لەلایەکی دیکەشەوە ئەو سوێند خواردن و دووپاتکردنەوەیەی بابەتی دوژمنایەتیکردنی ئادەمیزاد بە تەواوی لە ئەتمۆسفێری بنیادنەر و نەرمونیان و بەرزکەرەوەی خوای گەورە دووری خستەوە. دواتریش بە تەواوی لە بەرامبەر لۆجیکی شەیتانیدا
خۆی بەدەستەوەدا و لەبەر خۆیەوە گوتی: قال فبعزتك لأغوينهم أجمعين گوتی: سوێن بەدەسەڵاتی بێسنوورت، سەر لە بەریان گومڕا و سەرگەردان دەکەم. وە گومڕاکردنی هەڵبژار، دواتر هەتا خەڵکی گومڕا کرد، خۆیشی زیاتر دوورکەوتەوە. بە زیاتر دوورکەوتنەوەی ڕقیشی زیادی کرد. هێندەی زانی فیترەتێکی دیکەی بۆ دروست بوو کە ئاوێتەی بەدی و سپڵەیی بوو. هەتا زیاتر دوور بکەوتایەتەوە، زیاتر لە ڕێ دەردەچوو. هەتا دوور بخرایەتەوە، زیاتر قسەی لەسەر ڕق و نەفرەت و چینە و خۆبەزلزانی و لە خۆبایی بوون دەکرد. هەوڵی دەدا مشت و مەڕ لەگەڵ خوادا بکات و وەڵامی بداتەوە. ئەم دوورکەوتنەوەیەشی لە خوای گەورە زیاتر بەرەو یاخیبوون پاڵی دەنا و یاخیبوونیش بەرەو دوورکەوتنەوەی زیاتری دەبرد. بەڵێ، شەیتان دواتر بووە قوربانی ئەو بازنە داخراوە خراپەکاریەی خۆی و خۆی دووچاری مۆرکردن بووەوە، واتە مۆرێک نرال لە دڵی. ئەمەش واتە لە خراپە زیاتر هیچ جۆرە بیرکردنەوەیەکی نەما و هەموو سەرچاوەکانی ڕووناچی تیادا خامۆش بوون. بۆ ئەوەی لەمە تێبگەین با نمونەیەک بهێنینەوە. مرۆڤ بوونەوەرێکی زۆر ڕێزدارە. ئەگەر ئەو بەخششانەی تێیدا دانراوە لە شوێنی خۆیدا بەکار بهێنێت، دەتوانێت بگاتە ئاستی فریشتەکان. ئێستا بیر لە کەسێکی تەواو میهرەبان بکەنەوە کە نوێژ و ڕۆژووی ناچێت و زەکاتی ماڵی دەردەکات و حەجی خۆی کردووە و لە ڕووی مامەڵە مرۆییەکانیشەوە مرۆڤێکی بێکەم و کورتیە. ئەگەر ئەم کەسە ڕۆژێک دەست درێژیەک بکرێتە سەر ناموسی و سنووری ناموسی ببەزێنرێت و هەستیاریەکەی بە خەسار ببرێت و وەک مرۆڤ تەماشای نەکرێت، ئیدی ئەم کەسە بارێکی هێندەی چیاکان قڕز دەکەوێتە سەرشانی. تەنانەت دەکرێت ئەم کەسە سەبر و ئارامی نەمێنێت و بتەقێتەوە. ئەگەر لەو کاتەدا تەماشایەکی ئەو مرۆڤە بکەین، دەبینین کە نە نەرمونیانی و نە ئاشتی و نە نێبوردەی و نە چاوپۆشی تێدا نەماوە. ئەم کەسەی کە بەرگە هەواکەی پڕ دەبێت لە نەیزەکی ڕق و نەفرەت، ئەگەر لەو کاتەدا خوێندنەوەیەکی بۆ بکەن، دەبینن وەک ئاگری دۆزەخ تەنها پزیسکی ڕق و چینە بڵاو دەکاتەوە. ئەگەر لەم کاتەدا ئامۆژگاریشی بکەن، ناتوانن هیچ شتێکی تێبگەێنن. گشت کەسێک لە ژیانی تاکە کەسی خۆیدا نمونەی لەم جۆرەی بینیوە و شتی وای بەسەر هاتووە. شەیتان بوونەوەرێکە کە هەموو چرکە و ساتەکانی ژیانی تەژیە لەم جۆرە ڕق و چینە و بغز و نەفرەتانە. ئەو جگە لە خراپە شتێک نییە لە تەواوی ژیانیدا بیری لێ بکاتەوە. ئامادەباشێکی وەهای هەیە، بە دڵنیاییەوە مەبەستمان ئامادەباشێکی بەسوود نییە، بەڵکو ئامادەباشێکی شەیتانیە کە بە تەنها بیر لە شتی شەیتانانە دەکاتەوە. لەبەر ئەوەش کە ناخی تەژیە لەو خراپانە هەرگیز کاتی ئەوەی نییە بیر لە چاکە بکاتەوە. لەمڕۆوەیە کە ئەگەر ئەو بە جۆرێک لە جۆرەکان خوۆش بناسێت، ئەوی بیر ناکەوێتەوە و باوەڕی پێناهێنێت. هەروەک چۆن مرۆڤی موسڵمان خوۆش دەناسێت، بەڵام لە کاتی تووڕەبووندا نەرمونیانی و ئارامی خۆی لە بیر دەکات. شتەکانی ناوناخی شەیتان ڕێگری لێ دەکەن لە وەها کارێک. چەندین مرۆڤیشن هەروەک شەیتان بوونەتە قوربانی ئەو بازنە داخراوەی خراپەکاری. ئەوانیش بوونەتە قوربانی ئەو هەست و خۆبەدانە و بەندایەتی بۆ بتی نەفس و ئیگۆیان دەکەن. هیچ کەسیش نییە لەم مەسەلەیەدا گرانتی هەبێت. تەنانەت تاکە گرانتی ئێمەی موسڵمانیش لەم بوارەدا تەنها پشت بەستن و پەناگرتنمانە بە خوای گەورە. تەوەکل بەو دەکەین و پەنای پێدەگرین. خوای گەورە بمان پارێزێت لە هەنگاونان بەسەر ڕێگا شەیتانیەکاندا.